سڵاوتان لێبێت بینەرانی شاشە ڕەنگینەکەی دیمەن تیڤ من دووبارە گەڕامەوە بۆلاتان لە پرۆگرامێکی تری مایکە سوورەکە من ئەمڕۆ دووبارە گەڕامەوە بۆ فامیلی مۆڵ ئەمڕۆ لە فامیلی مۆڵ کەشوهەوایەکی جیاوازتری هەیە بە چەند ئیڤنتێک کەناڵی دیمەن سپۆنسەرە لە فامیلی مۆڵ ئێوەش دەتوانن بێن و ڕۆژانە کاتە خۆشەکانی خۆتان لە فامیلی مۆڵ بەسەربەرن ئەو کاتە هەم منیش ئەبین و پرۆگرامی مایکە سوورەکە چەند پرسیارێک و گفتوگویەکی خۆش ئەکەین پێکەوە با بچینە لەی هاوڵاتیان با بزانین ئەمڕۆ چۆنیان بارە کردووە. بەخێر هاتی؟ زۆر سپاس مەمنون. سپاس مەمنون. چۆنە سەردانی فامیلی مۆڵ کردووە؟ لەگەڵ عایلەکەمان هاتین و جەوێکی بگۆڕین و بێنە دەری تۆزەک خۆزانانی ڕەمەزانە و ئیدی هاتینە جەوێکی بگۆڕین لەگەڵ عایلێ. یاخوا بەخێر بێی هەر لە هەولێر دانیشن؟ بەڵێ بەڵێ. زۆر باشە. تۆ چۆنی؟ سلامت باشی. باشی تۆ زۆر سپاس. ڕۆژانە بەچێوە خەریکی تۆ؟ بەخۆ من تەلەبەم. بەڵێ. خوێندکاری پۆلی 12. بەڵێ. زەحمەت نییە لەگەڵ ڕۆژ و ڕەمەزان و خوێندن و زەحمەتە بەس ئێستا بوویتە پشوو پاش نەورۆزێ دەست پێ دەکاتەوە. ڕاستە. ناوی جەنابەت؟ دلڤین. دلڤین خان. دلڤین خان هیچ شتێکی خۆش لە خەیاڵت نییە بۆ منێ بگەڕیتەوە؟ والله. بۆ؟ نا بەخوای حەز ناکەم برێ. ئەوە چی تۆیە؟ خاڵمە. خاڵتە؟ بەڵێ. باشە خۆتە من درێژ بی ناوی جەنابەت؟ ئەیاس. کاک ئەیاس؟ بەڵێ. ئەیاس عەفو. کاک ئەیاس ڕۆژانە بەچێوە خەریکی؟ وڵای من کارمەندیم موظفیم بڵێن. بەڵێ. زۆر باشە. ئەم مانگی ڕەمەزانە چۆن ئەڕوا لە لای تۆ گەرماتین و سەرما؟ وڵای لەخوا بە زیاد زۆر باشە لە چاو هەموو ڕەمەزانەکان کە ینی جەوەکەی خۆشە و ڕۆژەکان کورتترن بەراورد بە پێشتری بانی الحەمدولله زۆر باش. زۆر باشە. بەڵێ. گوڵەکەم تۆ چۆنی؟ وڵا باش. باشی؟ باش. زۆر باشە. ناو چییە؟ زەهرا. خات و زەهرا لە قوتابخانەی وایە؟ بەڵێ. وەلی چەندی؟ نۆ. نۆی تۆش وەکو خوشکەت ئەم ساڵ هەردووکتان وزارین. بەڵێ. لەگەڵ خوێندنا چۆنی؟ وڵا باش. باشە. هیچ شتێکی خۆش بەم پێشکەش ناکەیتەوە؟ ناوە. بۆچی؟ باشە کاک ئەیاس. بەڵێ. تۆ شتێکی خۆش بەم پێشکەش ناکەی؟ والله خۆ شت زۆرە بەس ئەو دەمە عادەتەن کە دێ پێش کامیرە ئەو شتانە ئیسوات لە خەیاڵ نامێنێ. نوکتەیەکی خۆش بێ بەسەر هاتێکی خۆش بێ. ئەو دەمە هیچم لە خەیاڵ نێدا لێ بردن دەکەم. باشە پرسیارتان لێ بکەم. باشە ئەگەر زانیتان ئەو کاتابنە خاوەن خەڵات ئەگەر شنەتان زانی ئێمە چاڵنجێکەکەین پێکەوە بۆ ئەوەی بەدەستباتڕاڵی لە لای من نەڕۆن. باشە؟ زۆر سپاس. یەکەم جار لە خاڵتی ئەەکەم خاڵە دووەڵامەکەی دروست بوو پێڵم دروست کاتە من دێمەوە بۆ لای تۆ من پرسیارێکی تر لە تۆکەم یا خۆت من و تۆ چاڵنجێکەکەین باشە؟ زۆر باشە. ئەڵێ چ ئاژەڵێکە لە کاتی تووڕەبووندا ڕەنگی سوور هەڵدەگەڕێ؟ ئاژەڵێک لە کاتی تۆڕەبووندا سوور هەڵدەگەڕێ. اختیاراتمان هەیە یان دوو اختیارت ئەدەم بە تۆ بزن و مەڕ لەو دووە یەکێکیانم بۆ هەڵبژێرە. با مەڕ بێتن. مەڕ؟ مەڕ سپیترە پێوە بە دیار دەکەوێت عادەتی بزن ڕەشە. بەڵێ. باشە با لە خوشکەکەش بپرسم تۆ هیچ ئەزانی؟ ناوە. لەسەر ئەوەی کە کامە گیاندارە لە کاتی تووڕەبووندا ڕەنگی سوور هەڵدەگەڕێ. ئەو وتی مەڕ. باشە تۆ ئەڵی چی؟ با بزن بیت. با بزن بێ؟ باشە. وەڵامی خوشکەکەت ڕاستە. بزنە. باشە؟ باشە تۆ شتێکم پێشکەشکە مادەم پێشوی بگەڕێمە لای خوشکە زایەکەت. خۆی هیچی وام لە خەیاڵ نێ حالی حاضر داوای لێ بردن دەکەم ئەگەنا حەز دەکەم بەس. باشە دەستەکانت خۆش بێ زۆر سپاس گوڵەکەم نەگەر لێرە نزیک بیتەوە من و تۆ با چاڵنجێک بکەین. باشە؟ بەرواری لە دایکبوونی خاڵت. ئەیهەوەر. ئەی وڵا نازانم. نازانی؟ نازانین چەند ساڵە؟ 28. نه 26. ساڵی؟ ناوەڵا. ئەوەشانەوە. چ؟ باشە با چاڵنجەکەمان بگۆڕین. باشە؟ چەند باڵانس لە ناو مۆبایلەکەت هەیە؟ ئەگە بریم سفرە چێ؟ وەڵا گە بڵێ سفرە سفر بێ مەشهەدێت ئەدەینێ. ئێ سفرە. سفرە؟ بەڵێ. ئەو بۆ سفرە پرۆگرام لەگەڵ یەکێکی تریش کردامەوە سفر بوو بۆچی باڵانس پڕ ڕاکەنەوە؟ وەڵای تزانم. ئەنتەرنێت ئەو شتانەوە زیاتر خەڵک هەر ئەو هەروەڵا ئەوەندی ئەنتەرنێتی ئێستا کەس بە سیمکاردیش ناکەن. دەی با ببینین بزانین چەندە؟ سێرکەین بزانین زەین سفرە؟ باڵانسەکەت 0 دینار یونس ئەگەر بۆ منی وەرگری. باڵانسەکەی سفرە دەستەکان خۆش بێ گوڵەکەی من زۆر سپاس بەخێراتن بە فامیلی مۆڵ. سەرکەوتنتان بۆ دەخوازین دەستان خۆش بێ. زۆر سپاس ئێمە خۆشحاڵ بین ئەگەر هاوکارانم
زۆر سپاس مەمنون خاتونەکەی من زۆر سپاس تۆ بووی بە خاوەن خەڵات لەلایەن لاوین ڕۆزەوە جلوبەرگی ئافرەتانە هەر لە ناو فامیلی مۆڵەت و دەتوانێت بچی خەڵاتەکەی خۆت لەوێ وەرگریت خوش ممنون چاوەکانم بە قوربان تۆش بووی بە خاوەن خەڵات لەلایەن ئێمەوە لە فامیلی باربێر و ساڵۆنە هەر لە ناو فامیلی مۆڵات و دەتوانێت بچی قژی خۆت لەوێ چاک بکەی گوڵەکەی منیش تۆش بووی بە خاوەن خەڵات لەلایەن ئیندۆرگەیمەوە دەتوانی بچی یاری خۆت بکەی لەسەرەوە باشە؟ دەستان خۆش بی سەرکەوت بن زۆر سپاس مەمنون بەخێرات زۆر سپاس مەمنون سلااوت لێبێت سڵاو لە زەنافتان بەخێر بێت. سپاس مامە بەخێراتی بۆ فامیلی مۆڵ فامیلی مۆڵ چۆن ئەبینی کە شۆوای فامیلی مۆڵ پێ چۆنە وڵی باش الحەمدلله هیچ خراپی نییە باش چۆنە سەردانی فامیلی مۆڵت کردووە بە قورآن هەروها هاتووی زانین تەماشاکەین ئەگەر شتێک لە قەدەرەمە و لە تااقەتیمەوە بیکڕینەوە زۆر باشە یاخوا بەخێر بن مامە تۆ ڕۆژانە بەچێوە خەریکی پیشەی تۆ چییە؟ لە قورآن بە کەسابەتە و گەڕانە و هەر ئەوانەیە ناوی بەڕێزت ئیدریس ڕەشید کاگی دریس مانگی ڕەمەزان چۆن ئەبینی تۆ ئەم ساڵ لەگەڵ ساڵەکانی تر بە حکمی ئەوەی ئەم ساڵ ڕۆژۆکەمان کورتترە ینی زووتر بانگ ئەدا ماندووتر ئەبی ماندوو نابی لە چاو ساڵەکانی ترەوە بە قورآن بانجی ڕەمەزان مانگەی پیرۆسە ئینسان ئەگە ئیرادەی هەبی ئیتر درێژ بی و کورد بی هەروە احتیاجیە بەڵام ئینسان دەبی احتقاد بقاتە سەرە خۆی ینی خدای گەورە یارمەتی مامدا شتەکە ئاسان دەبی ئیشەڵڵا خۆی گەورە نوێژ و تاعاتی هەموو لایەک قبول بکە خۆی گەورە ئەم ڕەمەزانە بکاتە خێر و بەرەکەت بۆ هەموو لایەک ئیشەڵڵا مامە پرسیارت لێ بکەم وڵە هەی ئەگەر ئاسامی باشە باشە یارمەتیت ئەدەم باشە بەس تۆ هیچ شتێکی خۆش لە زەینتان نییە بۆ منی بگەڕیتەوە ناوەڵە هیچ شتێکی خۆش لە حیاتتان نەبووە بۆ منە لە فکرت ما بە بڵێ ئەوەم لە بیرە هەر کاتێک لەمە پرسم منەوە گەڕمەوە بە قورآن شتێکی هەر نایەتەوە زێنم ئێستا داوای لێ بردنەکەی ئاساییە کێشە نییە باشم پرسیارەکەت لێ یەکەم مەگەر زانین تۆ کاتابیتە خاوەن خەڵات باشە ئەڵێ چ تاوانێک لە ئاینی ئیسلامدا لێخۆشببوونی نییە شرکەوە شرکە بەڵێ زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ زۆر سپاس مەمنون ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن خاڵە تۆ لەلایەن ماکسەوە بووی بە خاوەن دیاری هەر لە فامیلی مۆڵە بە بڕی 15,000 تۆ دەتوانانی بچی بازاری خۆت بکەی لەوێ دەستەکانتان خۆش بی دەست خۆشت لێەوە دەکەم سەرکەوتوو بوون سلااوت لەبێ سڵاو لە تۆش زۆر سپاس مەمنون چۆنە هاتووی بۆ فامیلی مۆڵ و بە تەنیا لێرە دانیشت بووی وڵای هاتم جەوێک بگۆڕم باوەی بە نعنی هەرە مەزانە لە مارێ بێزاروی ئەنی گوتمان با بچین پیاسەیەک نافامنی مۆڵ بکەین لەگەڵ کێ هاتبووی وڵای لەگەر خوشکم لەگەڵ خوشکت هاتبووی باشە دیارە خوشکت چۆ بۆ بازاری کردن بەڵێ خوێندکاریت بەڵێ لە پۆلی چەنی وڵایی دوو لە پۆلی دوی باشە ناوی تۆ چییە؟ یونس کاگیۆنس بەخێر هاتی کاگیۆنس شتێکی خۆشم پێشکەش ناکەی ئەخر وەکوچی وەکو ئەوەی کە بۆ نمونە نکتەیەک بێ بەسەراتێکی خۆش بێ ئەگەر دەنگشت خۆشە گۆرانێکمان بۆ بڵێ گۆرانی نازانم بگرە خۆش نێ ئەو گۆرانی وڵای دەزانم بەس نانی دەنگم خۆش نێ شتێکی خۆشم پێشکەش ئەەکەی تۆ وڵاهی وەکو چیرۆکێک شتێک بێ بەسەرهاتێکی خۆش باشە ئەگەر نا بە من تۆ یەکسەر چاڵنجێک بکەین وڵایی با چاڵنجەکە بە خۆش لە وەرشا باشی وڵایی باشم لەخوای بزن باشە یاریزانێکت پێ پیشاندەم بە منداڵی ئەتوانی بیناسیتەوە ناوەڵە ناوەڵە زۆر سەیری نعنی تۆپانە ناکەم بەس نعنی وچی یاری ئەوە باڵند دوور ئەوانە تەمەشاکە مەنا سەیری ناکەم باشە مادە بە یەکسەر پرسیارت لێ بکەم باشە چ ناوێکی مرۆڤ زۆرترین کەس بۆ ناوەوە ناوندراوە محەممەد وڵا کاگیۆنس تۆ زۆر زیرەکی لەخوای بسات وڵای هەر باش باشە زۆر باشە دەستەکانت خۆش بێ ناوی محەممەد کە ناوی پێغەمبەرمانە زۆرترین کەس ئەو ناوەی لەندراوە دەستەکانت خۆش بێ زۆر سپاس یعنی تۆ هیچم پێشکەش ناکەی وڵایی برێمچی ئەو کوچیت پێشکەشکە وڵای تر بەدڵی خۆت ئەوە شتێک نعنی پێشکەش دەکەم هاوڕێیەکەم هەیە ئەوە زۆر دەگەڕێ نایی لە لای ماڵی ئەجا وەختی دەگەڕێن بۆ نمونە چیەکە چیچینگۆ ببینی یەکسە دەرێ کورە مردم هەندینی سعات
ئەزەی وادارم یعنی سێری نەکەی یعنی سێری کرد نەکەی ئاوا ونیە چی بریم معدە دەری مردم هادی نسعەت دەکەم میوادە مەگەر دیتی نایوە خۆی دابستەوە دەبات تا دەستەکان خۆش بێ زۆر سپاس گەر هاوڕێیان و خەڵاتەکەم پێ بدەن کاک یونس تۆ لەلایەن سنتەر پۆینتەوە بووی بە خاوەنی بڕی 15,000 دینار هەر لە ناو فامیلی مۆڵە تۆ دەتوانی بچی بازاری خۆت لێوە بکەیت دەستان خۆش بی سەرچاوم سڵاوتان لەبێت شەوتان باش بەخێراتن بە فامیلی مۆڵ بە هیوان تەندروست باش و ڕۆژووی هەموو لایەکتان قبوڵ بێت ئینشەڵڵا بە سپۆنسەری کەناڵی دیمەن تیڤی ئەمڕۆ نمایشێکی مەولانە پێشکەش دەکرێت کە پێک دێت لە دوو بڕگەی جیاواز دەخولێکی یەکەم بڕگەیەکە و دواتریش دەست بە بڕگەکەی ترمان دەکەیت هەر لە ناو فامیلی مۆڵە بە هیوام بێن و چێژی خۆتانی لێ وەرگرن و بینەربن ئێستاش کە دەست پێ دەکەیت سڵاوت لەبێت سڵاو ڕێز بخێر هاتی خێران داربی گەلک سپاس تولکی باتی ژ دهۆکێ یاخوا بخێر بێ ژ دهۆکێ تاوەکو ئەڤلێرێ گەلک سپاس ناوێتە بخێر ناوێم حوسێن قائیدی کاک حوسێن ڕۆژانە بە چێوە خەریکی لە بەیانی هەتا دووری سعات سێ چوار لە دەوامم دوای هەندێک ئیش و کاری تر ئی کۆمەڵایەتی ئی خێزانی ئەوانە جێبەجێ دەکەین پارێزەری نەخێر مۆزفەکەم لە هەولێر زۆر باشە یاخوا بەخێر بێ کەش و هۆی فامیلی مۆڵ پێچۆنێتەوە سپاس بۆ خوا یعنی لەم ڕەمەزانەدا و لەم بارودۆخەدا ئێستا سیر دەکەین خەڵکەکە زۆر بە جۆش و خڕۆشەوە دێنە ئێرە کەواتە ئەوە دەلالەتی ئەوە دەدات کە خەڵکەکەش مرتاحە ئینشاء الله و خەڵکەکە وەزیان حتا حدێک باشە دوای ڕۆژی گرتن استراحەت دەکەن تەراویح دەکەن دوای دێنە ئێرە دەکەن ئەوەی بەڕاستی ئەوە ینی ئەو هەبوونی فامیلی مۆڵ هەولێرێ ئەو خۆشک ئێکشوان دەلالەتە وان هیمایە و هەر کەسێکی بێتە هەولێرە لازم سەردانە فامیلی مۆڵ بکات و جێدی ئەوە هەولێرشک بڤان جۆرە پرۆژە یە جوانە یەڤان جۆرە پرۆژایە سەرکەفتیە هێویدارین ساڵ بۆ ساڵ زیاتر احتیمام پێ بێتەکردن بۆ هەندێک داک و خەڵکێمە ئێدیش باشوورێ عراقی یاش دەری دیش دەوڵەتی دەوروبەرە بێنە هەولێرێ یاخوا بەخێر بێ سەر چاوەکانم تۆ شتێکی خۆش بۆ من پێشکەش ناکەی وەکو وڵا بدلێتە ڕێز و سڵاوم هەیە بۆ خەڵکی هەولێر ڕێز و سڵام هەیە بۆ خەڵکی کوردستان بە تایبەتی تر بۆ خەڵکی دهۆک بە تایبەتی تر بۆ یەزیدیەکان زۆر سپاس باشە بەخێر هاتی ئێمەش ڕێز و سڵاومان هەیە بۆیان بەس تۆ بەسەر هاتێکی خۆش بێ یان نوکتەیەکی خۆش بێ لە حیاتی خۆتا بەسەرت هات بێ لەگەڵ ڕەفیقەکان داوانی کە هاتی بۆ ئێرە هیچ شتێکی خۆش نییە لە بینتانە بۆ منە لە فکرت ما بێتەوە پێشکەشم بکەی وڵا ئەوە ڕێز و سڵام بۆ خەڵکی کوردستانم نارد بەسە باشە با من تۆ پرسیار بکەم لێت ئەو کات ئەگەر زانێت دەبێتە خاوەن خەڵات باشە لە چ جۆرێکە ینی لە چ بوارێکە زۆر باشی چی بوارت هەیە؟ ئاینیم هەیە گشتیم هەیە وەرزشیشم هەیە با گشتی بێت گشتیم باشە چ خواردنێک بەرواری بەسەرچوونی نییە چی خواردنێک بەرواری بەسەرچوونی نییە شتەکاری ترشی نا شیرینە شیرینە هەنگوین هەنگوین ڕاستە تەواوە زۆر هەنگوین دەخۆم باشە زۆر باشە تەندروست باش بێ ئینشەڵڵا دەستەکان خۆش بێ زۆر سپاس ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن پیرۆز بێت تۆ بووی بە خاوەن بڕی 25,000 دینار لەلایەن هۆم ئستەمبوڵ دابین کراوە هەر لە ناو فامیلی مۆڵ تۆ دەتوانێت بڕۆیت و بازاڕەکانی خۆتی پێ بکەی لەوێ باشە زۆر سپاس کەواتە قازانجمان کرد هەروەڵە قازانجت کرد دەستەکان خۆش بێ بەخێر هاتی زۆر سپاس سپاس بۆ ئێوەش ڕێز و سڵاو سڵاوت لەبێت سەڵاو سەرچاوم سەرسەرم سەرچاو بەخێر هاتی بۆ فامیلی مۆڵ کەشوهای فامیلی مۆڵت پێ چۆنە
زۆر باشە خراپ نییە باشە لەکوێوە هاتووی بۆ هەولێر وڵا هە لە هەولێرم لە هەولێر دانیشی بەڵێ لەهجە جیاواز بوو زمانە جیاواز بوو بۆیە خۆم پرسی خەڵکی ئاکریمە بەس ماڵم لە هەولێرە باشە بخێرهاتی سەرچاوەکانم لەگەڵ هاوسەرەکات هاتووی بۆ ئێرە ئەوانی ژوا لێرە ئامادەن بە مەبەستی کەلوپەلکڕین بۆ فامیلی مۆڵ جێ فامیلی مۆڵتان پێ چۆنەوە بەگشتی وڵی جێکی باشە و خۆشە و هەموو شتێکی تێدا هەیە محتاجی هەر شتێک بی حاضر یعنی هەتە لێرە محتاجی هیچ دەرەوەی نابی باشە نایە بەڕێزت محەممەد کاک محەممەد چ پیشەی تۆ من پێشمەرگەمە یاخوا بە خێر بێ ڕێز و سڵاومان هەیە بۆ هەموو برا پێشمەرگەکانمانێمە لە سایی ئێوە ئەمە توانین بارامی لێرە پرۆگرامەکەمان پێشکەش بکەین شتێکی خۆشم پێشکەش ناکەین وڵات چی پێشکەش بکەم واللهی نوکتە بێ لە بینی خۆت و پێشمەرگەکانە بەسەرهاتێکی خۆش بێ لەگەڵ برای پێشمەرگەکانمان لەوێ ئیتر ئەگەر دەنگت خۆشە گۆرانیەکشم شتیوا نازانم ببوورە بەخوای شتێکیوا نازانم داوای لێبوردە دەکەم باشە با پرسیارت لێ بکەم مادەم باشە ئەگەر زانی دەکاتە بیتە خاوەن خەڵات ئەگەر نەشت زانی چاڵنجەکەکەین پێکەوە باشە لە وەرشا باشی باشم خراپ نیم باشە بام پرسیارەکەم بکەم ئێستا چاژەڵێک چاوی نییە چ ئاژەڵک چاوی نییە ئاژەڵ وڵا شتێکم لە بیرم نایی بەس لە هزرمە شتەکە کە چاوی نییە دێ ئەو شتێ لە هزرتا پێم بڵێ بزانم هەوە چاوی نییە ئەو دوو چاوە ئەبڵەقەی ناوینی بزانم چی دێشتێکی تر بێ بۆم بێژە وڵا هەموو ئاژەڵک چاوی هەیە کامە ئاژەڵ چاوی نییە ئاژەڵێکمان هەیە چاوی نییە بەس بە بۆنی شوێنەکان ئەناسێتەوە بەبوون نازانم بەخوا زانی ناوەڵا بە ئاسان کارت بۆ بکەم بڵم بچووکە بچووکە ئەوەمان هەیە ئەوەی شەو بەس ئەو ئاژەڵ نییە تەیرە ئەوە شەمشەمە کوێرە شەمشەمە کوێرە ئەبینێ خۆ نازانم بەخوا ناوەڵا چاڵنجێک بکەین پێکەوە فەرموو داڵە ئەگەر هاوکاران مۆبایلەکەم پێ بدەن دەست خۆش یاریزانێکە لە شێوە منداڵە باشە ئەگەر تۆ بیناسیتەوە چی یاریزانێکە ئەو کاتە من خەڵاتت ئەەکەم ئەگەر هەر نەتزانی ئەو کاتە من تۆ قسێکی لەکەی نیاوەتە من چاڵنجێکی ترت پێکەم پێم خۆش نییە کەستان بەدەست بەتاڵی لە لای من بڕۆن ئەو یاریزانەمان هەیە ئەگەر تۆ بیبینیت غۆڵێت هەبوو ئەو هابوو چێ غۆڵێت عفو یەک دقە هۆڵندی بوو با من ڕۆی مایکەکەم سوڕەن مەلای تۆ کێ غۆڵێت هەبوو هۆڵندی بوو لە عابی هۆڵندی پێشان وەکو ئەوا بوو ئەو نییە نازانم بەس ئەمە بە شێوەی غۆڵێت دەچیت هۆڵندی بوو بۆ بکەم ناوی دوو یاریزانت پێ ئەدەم ئەو کاتە بزانە کامەیانە باشە تێری هێنری تێری هێنری نییە تێری هێنری ئەوهانە بوو قژی ئەناسم بەزانم ڕقەمی چەند بوو لە چەند یاری ینی ڕەنگی ئەو هەنوێ بە منداڵی ناوەڵە بە مناڵی دۆ تێری هێندریە ئەو تێری هێندری بوو باشە تێری هێندری بوو بە منداڵی دواتر هاوکارانم بە مۆنتاژ دای ئەنێنەوە کاتە با بۆ هەمووی بینێرش ڕوون بێتەوە کە ئەو یاریزانە بە منداڵی تێری هێندری بوو باشە سەرچاو دەستەکان خۆش بێ زۆر سپاس مەمنون تۆ ئەوە چاڵنجانت نەزانی باشە چاڵنجێکی ترت پێکەم ڕێژەی شحنی مۆبایلەکەت بە نزیکراوەیش بە من هەر قبولمە چەندە وڵات تقریبا لە بینی 6 تا 7 6 تا 7 بەڵێ ئەتوانین ببینین ئارێ وەڵا 61 61 ئەگەر بێزەحمەت بۆ هاوکارانم سێرێکی بکەن 61 دەستەکان خۆش بێ زۆر سپاس من نەویست تۆ لێرە بەدەست بەتاڵی بڕۆی ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن خاتونەکەی تۆ لە بەرامبەر منە هات قسە بۆ من بکە باشە بەڵام من لە خەڵاتەکانی خۆمان بێبەشی ناکەین خەڵاتێکمان هەیە بۆ ئەو لەلایەن لاڤین ڕۆستەوە دابین کراوە کە لوپەلی ئافرەتانە هەر لە ناو فامیلی مۆڵەیە لە قاتی سەرەوە خاتونەکە دەتوانێت بڕات و بازاری خۆی بکات چاوەکەم دەست خۆش زۆر مەمنون سەرچاو بەخێراتی زۆر سپاس مەمنون زۆر سپاس چۆنیت باشم زۆر سپاس باشی بڵێ باشە وەرە پێشترەوە دەمە ڕۆدواوە ئەی تۆ چۆنی باشم زۆر سپاس بە کێ چی تووەوە جوانی بدایکم و باوکم بەدایک و باوکت هیچیانی بێبەش نەکردی بەدایکمە بە باوکم چەند جارە لە هەر کەسێک مە پرسیوت لە باوکم چوم کەس نیوت لە دایکم بەس من لە دایکم چوم
من هەردووکیان تۆ لە هەردووکیان بەڵێ. باشە زۆر باشە ئەی تۆ لەکێ چووی من لە دایکم چوو تۆش لە دایکت چووی بەڵێ هەردووکتان ناوە جوانە این دایکتان ناوە جوانە بەڵێ باشە زۆر باشە ناوی تۆ چییە داریان داریان بەڵێ کاک داریان پێم ناڵی مانەی داریان چییە داریان یعنی کەسێکی ڕاستگۆ بەڕێز تو خۆ زۆر بەڕێزی زۆر سپاس. زۆریش ڕاست زۆر زۆر سپاس. سپاس مەمنون ئەی تۆ ناو چییە بارین بارین بەڵێ بارین خان تۆ پێم ئەڵێ بارینیانی چی یعنی کە بارانە باری کە دێتە خوارەوە ئەیوە قوربانە بم تۆ بۆ نەنازداری حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی دکتۆر دکتۆر بەڵێ بەخوا سەر شکڵ زۆر جوانە بۆ دکتۆری زۆر زۆر نازداری سپاس. بەساقۆم ئەی تۆ حەزەکەی بی بەچی کە گەورە بووی منیش هەر حەزم لێ بمە دکتۆر تۆش حەز لێ بی بە دکتۆر بەڵێ. بە چاویلکەکە دیارە حەزەکەی بی بە دکتۆر زۆر سپاس باشە واماندانە من نەخۆشم بەڵێ. باشە کە هاتمە نۆرینگەکەتانەوە چارەسەر مەکەن بەڵێ بەڵێ هەر بە بەلاشش بە بەلاشیش ئێوەڵە زۆر باشە زۆر دەست و دڵتان باشە سپاس. ئێستا منش خەڵاتتانە دەمێ باشە زۆر سپاس. باشە زۆر باشە شتێکی خۆشم پێشکەش ناکەن خوشک و پێش- برایانە وەرە پێشەوە جەرگەکەم با بارینەکەم زار یاڵە باری با داریان کامەتان گەورەترن برایەکەت لە تۆ گەورەتر ونیە باشە یاڵە تۆ پێشکەشم کە بڵێ ڕۆژێکیان کابراایەک هەموو شوێک خەونیە بینی لە ناو خەونەکە بەناو دڕک و داڵۆشتانیان ڕشت اینجا شەوێکیان بێزار بوو بە پێڵاوە خەوت لیان پرسی بۆچی بە پێڵاو خەوتویت تا گەرجارێکی بەناو دڕکەکەیان ڕۆشتم پێڵاو نەپێ دەستەکان خۆشوێی تۆ شتێکی خۆشم پێشکەش لای ناکەی من زۆر تاکید نیم نازانم چی بڵێم نازانی چی بڵێ شتێکم پێشکەشکە شتێکی نازدارەوە هاتوتە لای من چۆنە بێ بەدەست بەتاڵی بڕوا لە لای من دەی تۆ شاوکاری بکە باسی نوکتەیەک شتێکی وا بکە هەر ئاسان هیچ نایە تۆ خەیاڵێت باشە تۆ لە ئەنگری دایکتی زیاتریان باوکت وڵا هەردووکیان هەردووکیان باشە شتێکیان پێشکەش ناکەی لێرەوە ئەم باشترین دایک و باوکن هەموو دنیا ئەوان باشترین دایک و باوکن لە هەموو دنیا یاخوا دایک و باوکت هەر بمێنن تەمەنیان درێژ بێ ئیشەڵڵا ئێوە خوشکبرایەکی زۆر جوان زۆر بوون سپاس. دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس. ڕێز و سڵاومان هەیە بۆ دای و بابە لێرەوە زۆر سپاس ئەگەر شتێکشتان هەیە توانێەوە بەمنی بڵن نا تا زۆر سپاس دەستەکانتان دەستان خۆش خۆش بێ زۆر سپاس مەمنون با من خەڵاتەکانی خۆم بدەم بە ئێوە ئێوە هەردووکتان لە ئیندۆر گەیم دەتوانن بچن یاری بکەن بە خۆڕایی باشە بۆ تۆش دەست خۆش دەستی ئەوەش خۆش بێ هاتن بۆ لای من سپاستان زۆر ئەەکەم سپاس دەست تۆش خۆش زۆر بخاتن سپاس بەخێر هاتن دەستەکانتان سلااو لەبێ سلااو زۆر سپاس مەمنون بەخێر هاتی بۆ فامیلی مۆڵ زۆر سپاس دەکەم جەنابیش بەخێر بێ مەمنون کە شوهای فامیلی مۆڵ بە چۆنە هاتووی بۆ فامیلی مۆڵ بەخوایدی ڕەمەزانە ئینسان لە ماڵێ بێزار دەبی دوو سعات هاتووم لێرە دابنیشم و ئەو خەڵکە ببینم زانم خۆش شەکە شوەوای هیچ کەلوپەل و شتت کڕیوە بۆ جەژنە هەبوو زەمەشە زۆریشی ماوە بەس هیچ ئامادەکاریەک نەکردووە بە تەمای دەرچی بۆ نەورۆزمان ئەمساڵ لە ناو ڕەمەزانایە بەخوا لە ناو ڕەمەزانی بی و یان لە بیدات یان لە نهاتی دەسمە نەورۆز لە بەرەوەی پیرۆزە نەورۆز لەکرە من مەم زۆر باشە ینی فتاری خۆت لەوێ ئەەکەیتەوە هیچ چارەی نییە هیچ چارەی ئیجبارە ئیجبار ئیجباریە ئیجبار باشە نەورۆزی ئەم ساڵ جیاوازە لەگەڵ نۆرۆزەکانی تر و ڕەمەزانەکەشمان هەر جیاوازە چکە هاتوتە ناو بەهارەوە ڕۆژەکەمان کورتترە تۆ ڕۆژانە بەچێوە خەریکی ڕمانگی ڕەمەزان هەتا و کەسە چۆن ڕۆشتووە لە لای تۆ مانگە ڕەمەزان زۆر خۆش ڕۆیشتووە باشە کارمەندم دەوام دەکەم پێشمەرگەیت بەڵێ پێشمەرگەم بە چاکەتەکەت ڕادیار بوو یەکسەر زانم یاخوا لەش ساق بێ بە خێر هاتی زۆر مەمنون دەست خۆش بی دەست پێ بکەین بچینە ناو بەرنامە و پرسیارەکانمان بەس با پێش ئەوی بڕۆی شتێکی خۆشم پێشکەشکە وەکو چێ بەسەر هاتێکی خۆش بێ نوکتەیەکی خۆش بێ ئەگەر دەنگیشت خۆشە بەخوا برا پێشمەرگەکان من هەمووی دەنگیان خۆشە لەوێ گۆرانیڵن ئەمن دەنگم خۆش نییە شتێکی خۆشم پێشکەشکە مادە بیتێکی شعرت پێشکەش دەکەم خامۆشەم شارە بێتەوە چونکە دوورم لە باڵای تۆ دەشت و دۆڵەکەی ئەم شارە بەهاری لێزیزە بێتەوە چرای شەقام لە کەسبوو خۆشی نەما لێرە بێتەوە دەستەکان خۆش بێ زۆر سپاس با پرسیارەکەت لێ بکەم ئەگەر زانیتەوە کاتابی دەخاون خەڵات باشە مار لە چ ئاژەڵک زۆر دەترسێت مار بەو هەموو هەیبەتی و بەسامەی خۆیەوە لە چ ئاژەڵک دەترسێت مار
لە چ ئاژەڵک زۆر دەترس ئەگەر تۆ یەکێکیشانم پێ بڵێ من هەر قبوڵمە دوو ئاژەڵ یەکیان بازە ناغەڵەتە بیگۆڕە باڵندە نییە ئەوەی کەلی ئەترسێ باشە یعنی نافرەت لە ئاسمان بە ئەوەشت بۆ ئاسان بکەم لە پشیلە پشیلەیە لەگەڵ باڵندەیەکی ترە ئاژەڵێکی ترە منە ئاژەڵی تر بۆ بینەران بەجێ دەڵم لە کۆمنت بم بنووسن بزانم چ ئاژەڵێکی ترە کە مار لێ دەترسێت تۆ دانەیەکت زانی زۆر باشە دەستەکان خۆش بێ بەخێر هاتی بۆ فاملی مۆڵ زۆر مەمنون زۆر سپاس بەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن دەستەکان خۆش بێ بەخێر هاتی تۆ لەلایەن سنتەر پۆینتەوە بووی بە خاوەنی 15,000 دینار دەتوانانی بڕۆی تو لێ بازاڕی خۆت بکە هەرە ناو فاملی مۆڵە زۆر سپاس زۆر مەمنون دەستتون خۆش بێت زۆر سپاس بەخێر بێت سلااوت لەبێت سلااو لە تۆش بەخێر بێت سپاس خۆت بەخێر هاتی بۆ فاملی مۆڵ کەش وای فاملی مۆڵ پێ چۆنە فاملی مۆڵ چۆن ئەبینی زۆر باشە بەس من هەندێک کتێبینیم هەیە بەڕاستی لە بۆ بەڕێوەبەرەکەی زۆر دوکان هەیە دەچی نووسینی کوردی لێ نەکرایە هیوادارم یعنی پێداچوونەوە چی بکەن نووسینی کوردی شەوی با عەرەبی شەوی بەڵام کوردیەکە پێویستە سەرەکیە دەبی لە هەموو جەیەکە بیتن ڕاستە زمانی دایکە پێویستە زمانی دایک پێش هەموو زمانەکانی تر بکەوێت و لە هەموو دوکانەکان نرخ و ئەو نووسینانەی کە هەیە پێویستە سەرەتا بە زمانی کوردی دواتر عەرەبی دواتر ئینگلیزی بنووسرێ ناوی بەڕێزت ئامان چیبراهیم کاک ئامان ڕۆژانە بەچێوە خەریکی من معیدم واتە یاریدەدەری توێژەر لە کۆلێژی پەروەردەی بنەڕەتی زۆر باشە ئەو ڕەمەزانە چ جیاوازێکی هەیە لەگەڵ ڕەمەزانەکانی تر و بە تایبەت ئەو نەورۆزەشمان لە ناو ڕەمەزانە تۆ ئەچیتە دەرەوە بۆ نەورۆزەم ساڵ یەکەمیان جیاوازەکەی چییە جیاوازەکەی ئەوەیە ئەو ساڵ کەشوهەوایەکەی سارترە خۆشترە یعنی کەمتر تێنی دەبی و کەمتر برسی دەبی و بەنسبەت نەورۆزەکە دەکەوتە ناو ڕەمەزان ئەمن یەک بەخۆم ناچم و باوەڕ ناکەم هەموو کەسیش بچیتن هەشە لەوانەیە لە بۆ ئێوارەکەی بچیتن ئەوە کێفی خۆیتی بەڵام ئەمن یەک بەخۆم ناچم باشە زۆر باشە لە ساغ بێ شتێکی خۆشم پێشکەش ناکەی وەکو چیانی شتی خۆش زۆرە ئیتر نوکتەیە گۆرانیە بەسەرهاتێکی خۆشە لە حیاتی خۆتا بەسەرهاتێک شتێک بێت لە زەینت مابێتەوە بڵێ من ئەو شتە خۆشە بە ژیانم لەبیر ناکەم لە هەر شوێنێک پێم بڵە شتێکی خۆش بگێڕەوە ئەوە گەڕمەوە شتی خۆش وڵی زۆرە بەس ئێستا لەو دەمەی بەڕاستی لە بۆم نایە تۆ لە دەوامی بڕوا ئەکەم زیاتر ئەو کەسانی کە لە دەرن تووشی مووقیف ببن ئیتر مووقیفی خۆشە و مووقیفی ناخۆشی شەیە ئیتر ئەگەر ناخۆشەکەت لە بیرە قیڕسیان ناخۆشەکەم پێ بڵێ بە ئەم جارە ناخۆش بێ هەر شتەشی ینی ڕاستی دۆ دەجێرمەوە گوتیان ڕۆژێک ئەنی کوڕێک دیارە عەزی لە کچە کردیا زۆری عەزلێ بۆ ینی تەمای تێدا کردیا هەرویستیتی پێی بڵێ بەڵام نەیتوانێت پێ برێ شەرمی کردیا ڕۆژێک گوتی وڵی دەچم ناوی خۆی لێ دەینم وڵا چوو گوتی باشی خوشکم وڵی دەمەوێت بتینم خوشکم ئەمێ کچەکەش گوت لێرە ڕانەوەستی بڕۆ ئیشەکەی لە خۆی تێکدا فەقیدەی هەر لە سەرەتاوە لە خۆی تێکدا و تێتی خوشکم کەس بەو کەسێ وتووە شێوایە نەیزانێ یەکەم جاری بووە ئەوجا ئیشەکەی لە خۆی تێکدا ماڵی خۆی وێران کردامەوە باشە دەستەکان خۆش بێ کاگەمانچ پرسیار لێ بکەم لە چ بوارێکە زۆر باشی ئەمن بەخۆم پسپۆڕیەکەم مێژوو جوگرافیە و لە ئاینیش باشم لە پرسیاری وەرزشیش باشم زۆر باشە پرسیاری ئاینی بکە ئاینیت لێەکەم باشە پرسیارەکەی من بۆم شەوەڵێت چ سوورەتێک بە بووکی قورئان ناسراوە بووکی قورئان بە دڵنیاییەوە سوورەتی ڕەحمانە زۆر ڕاستە سوورەتی ڕەحمانە کە بە بووکی قورئان ناسراوە دەستەکان خۆش بێ زۆر سپاس مەمنون بە خێراتی بۆ فاملی مۆڵ پرسیارێکی ترش لێ بکەم ئەو هەزیرەکی وەڵا زۆر باشە من ئەمڕۆ کەسێکی زیرەکەم کەوتوتە وەردەست داوای پرسیارێکی تریشەکە ئەوانەی تر پرسیارێک نازانن باشە من ئێستا پرسیارێکی وەرشید لێەکەم پرسیارەکەی منم شەو ئەڵێت کام لەم یاریزانانە موسڵمانن کاکە سیدۆرف بێکام کاکە یاریزانی بەرازیلیا موسڵمان نییە بێکامی یاریزانی هەڵبژاردەی ئینگلتەرایە ئەویش موسڵمان نیە سیدۆرف موسڵمانە یاریزانی
پۆڵەندیە کە پێشتر لە ڕیال مەدرید یاری کردیە و لە ئایسی میلانی ژاری کردیە. دەستەکان خۆش بێ زۆر سپاس من خۆشحاڵ بووم ئەم شەو لەگەڵ تۆ دەستەکان خۆش بێ زۆر سپاس بە خێراتی بە فامیلی مۆڵ تۆ بووی بە خاوەن خەڵات لەلایەن ماکسەوە کە ئامادەیان کردو بە بڕی 15,000 دینار تۆ دەتوانانی بڕۆیت و بازاری خۆت بکەیت لەوێ. خۆش بێ بەخێر بێن زۆر سپاس. ممنون دەستەکان خۆش بەخێر بێ زۆر سپاس. بەڵە بینێرانی دیمەن تیڤ من بەم جۆرە هاتمە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی مایکە سوورەکەم بە هیوام هەمووتان بێن و چێژ لە ئیڤنتە خۆشەکانی فامیلی مۆڵ وەربگرن کە بە سپۆنسەری کەناڵی دیمەن تیڤ بەڕێوە دەچێت ئەو کاتە وەرن و ئێمەش گفتوگویەکی خۆش پێکەوە ئەکەین هەتاوەکو بەرنامەیەکی تری مایکە سوورەکە هەر شاد بن و خواتان لەگەڵ.